پێش هەموو شتێک سەرخۆشی خۆم بۆ تەواوی خەڵکی فەڵەستین و هەلەمان کاتە بۆ قوربانیانی خەڵکی ئیسرائیل و بۆ هاوڕێیان و دۆستان و خێزان و خانەوادی ئەو قوربانیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کە لە شەڕی ئیسرائیل فەڵەستینە گیانە لەدەستداوە و بە تایبەتی بۆ ئەو ئینسانانەی کە دوێنێ بەڕاستی کە خەبەرێکی زۆر ناخۆش بوو کە ئەتوانم بڵێن بە تەواوی دنیا گەیشت کە دەست برا بۆ بردومانکردنی خەستەخانەکان و بۆ بە تراژدیایەکی گەورە لە وڵاتیا خۆ ناو خەڵکا کە ئەمە ئەتوانم بڵێم ئەگەر من وەکو خۆم وەکو ئینسانێکە لە کاتی تەندروستیا کار ئەەکەم ئەتوانم بڵێم ئەزانم کە ئازارەکانی ئەو کەسانی کە لە نەخۆشخانەکانن چەند زۆرە. تەسەورکەن بردومانکردنی نەخۆشخانەکان بە بۆمب و بە سووتاندن و هەڵتەکاندنی جێگایەک کە جێگای چارەسەری سەدەها ئینسانی مناڵ گەورە پیر پەکەوتە ژنی دووگیان نەخۆشی درێژخایەن چەنەها نەخۆشی تایە کە ئەو نەخۆشانەی کە لەوێ لە خستخانەکانە کەوتون بە هیوا بە ئومێدێکەوە کە ئەگەر نەخۆشیەکان چابێتەوە بێتە دەرەوە و بێنە دەرەوە و بچنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان کە بە بڕای من ئەمە کارەساتێکی زۆر گەورە ئەمە ناوێکی لێ نییە لەوەی زیاتر کە ئەمە پێزگەرە جینۆسایدێکی وەحشیانەی نظامی گەندەڵی سەرمایەداری کە بە دژی خەڵکی ئیسرائیل کراوە لە دوێنەیە. ئەمە تا ئەوەی بە بڕای من ئەمانە خۆیان هەتا تەنان یاسای جەنگیشان پێشێل کرد کە لە جەنگیشا تا ڕادەیەک هەوڵ ئەدرێت کە دەست نەبرێ بۆ خەستخانەکان دەست نەبرێت بۆ ئەو کەسانی کە لە نەخۆشخانەکانە کەوتون و چارەسەر ئەمانەیانەیە بکەن چەندین بریناری جەنگەکانی تیا ئەسن چاوەڕێ بوون کە برینەرەکان شارەش بێت و بێنە دەرەوە کە بەداخەوە زۆر بەداخەوە کە گیان لەدەستاو کە بووە تراژدیایەکی زۆر گەورە لە ناو خەڵکا و دنیایەکی زۆری هایەوە. ئەمە ئەتوانم بڵێم ئەگەر بێنە سەرەوەی کە طبعا هەرکوتم کە ئەمە تراژدیایەکی وەحشیان نظامی سەرمایەداریە کە بێزگەلەوە کە ئەمە یەکێک لە درۆ هەرە گەورەکان و لە هاتوو هاواری مافی مرۆڤ و دیموکراسی ئەوە نەبێت شتێکی تر لەو بابەتە نییە. ئەتوانم بڵێم بە بڕای من ئەمە تا ڕادێکی چاوەڕوان کراوە بوو کە هێرش بێت لەسەر خەستخانەکان چاوەڕوان کراوە کە هێرشی زۆر لەوە گەورەتر و نائینسانی تریش بکرێت کاتێک کە ئاوی خواردنەوە لە خەڵک بڕا کاتێک کە دەرمان و ڕێگای چارەسەر لە خەڵک بڕا کاتێک کە کارەبا لە خەڵک بڕا کاتێک کە هاتوو چۆکردن لە خەڵک بڕا ئەمە بە مانای ئەوەیە کە ئیتر ئەتوانێت دەست بەرێ زۆر بۆ کاری وەحشیانەی تر لەوەی کە کراوە کە ئێسش ئەیکات بۆیە بەڕای من چاوەڕوانی زۆر کاری گەورە زیاتریشی لێکرێت کە ئەمە زۆر سادە و بۆوان کە دەستی بۆ بەرن وەکوتم کاتێک کە ئەوان توانیان ئەو کارە بکەن دەستە بن بۆ کاری زۆر گەورەتر وەحشیانەتری لەوەی زیاتر کە هەیە. ئەگەر ئەتوانم ئەگەر ئیشارەتی کورد بۆم کە مەسەلەن ئەمانە دەستیان ئاوڵە کراوە بۆ ئەو کارانە ئەمانە ئەمریکا و غەربیان لە پشتە ئەمانە ئەسن ڕێخۆشڕیان بۆ خۆش کراوە بۆی کە بتوان هێرش بکەنە سەر خەڵک وەکوتم ئەمانە هاتوون یاسای جەنگیان پێشێن کردەوە بۆی بە بڕای من ئەمانەیەکێک لە تاوانەکانی جەنگ ئەوەی بە تاوانەکانی جەنگدا مرێت و ئەبێ هەموو ئەمانە ببرنە دادگایی بکرێن چونکە بەڕاستی دەستبردن بۆ نەخۆشخانەکان کارێکە لەسەر و ئیتر ئەتوانم بڵێم جینۆسایدێکی زۆر ئاشکرا کە کراوە. ئەگەر بۆکو ئەوش بپرسم بە بۆچوونی ئێوە ئەم کارە تراژیدیایە ئەم تاوانە گەورەی کە سەدان کەسی کردوتە قوربانی بە پێی پێویست جیهان یان دەسەڵاتداران دەوڵەتەکانی ڕاستچلەکاندووە لە ڕوانگەی ئێوە؟ بەبڕای من ڕای چلەکانە بە مەسلحەتی خۆیان ڕای چلەکانە بەوەی کە چ ئیسفادەیەک لەو کارە ئەکەن نەکوتم ئەمریکا و غەرب خۆی ئەمانە ئەمریکا خۆی بە تەواوەتی لە پشتی ئیسرائیل بە پشتی ئەوەن کە کۆمەکی ئەکەن دەنا ئەگەر ئەوروپا و غەرب و ئەگەر تەواوی دنیا ڕائەچڵێکی بۆ ئەوە ئەبێ بە بڕای من بە فەوری بڵێت کە ئەبێ جەنگ بوەستێت جەنگ بوەستێ لە هەر لەو وڵاتەیە کاتێک کە جەنگ وەستا ئەو کاتە ئاسەوارەکانی جەنگ یاخود توانم بڵێم کە چارەسەرکردن بۆ خەڵکی ئەو وڵاتە ئەو کاتەوێت بەشی دووهەمی قەزیەکە
بۆیە ڕاچلەکاندنی دەوڵەتەکانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە بڕای من هیچی تەنها لە مەسلحەتی خۆیانە دەنا نەخێرا نسڵاوکن بەوە تەنها لە میدیاکانە باسیەکەن بڵێ زۆر لە میدیاکانە باسێک بەڵام تە میدیاکانی ئەمڕۆتوانە هەر بەدەستی خۆیان بەدەستی سەڵاتداران و ئەوانن کە پارۆپولیان هەیە و حتا تیجارەت بە میدیاکانی شەواکەن بۆیە ڕاچلەکاندن ئەوە نییە کە بڵێ لە میدیاکانە باسی ڕاچلەکاندن ئەوەیە کە بتەوێتم شەڕە لە بەفەوری بیوەستێنی کاتێک کە نەوەستا شەڕەکە ئەوە تا ئیتر ئاسەواری گەورە و دڵتەزێن و تراژیدیای جینوسادی گتر دروست بۆتەوە ئێستا لە وڵاتە بۆیە بڕای من ڕاچلەکاندن ڕاچلەکان لە ساڵح و لە مەسلحەتی خۆیەتی ڕاچلەکاندن دەنا هیچ بە خزمەتی خەڵکانیە. کەمێکترم بابەتە زیاتر لەگەڵ عەمار شەریفە تاوتۆتەکەین بەڵام وەکو دوا پرسیار لە ئێوە پرسم کە بە زۆرێک لە قسەکانتانە ئاماژەتان بەوەی کامە زۆر با بڵێن چاوەڕوان نەکراو نەبوو شتیوا لە دەست ئەم دەوڵەتانەیەت بەڵام پێتان وایە لەم کارەساتەیە لەم جەنگەیە ئەمە دوا هەمین جاربێکە دەست بۆ شوێنی مەدەنی خەڵک وەکو خەستەخانە ببرێت؟ بە بڕای من بەداخەوە ئەتوانم بڵێم نەخێر دوا هەوڵ نییە بۆ ئەوە و ئەمە هەوڵی زۆری ئەمە کارەساتی تریشی لێکەوێتەوە هەتا ئێستا گەرملا حەسە بکەین هەموو ئەزانین چەند ڕۆژی ڕابردووە جەنگی فەڵەستین ئیسرائیل لە ناو کۆڵانەکانایە لە ناو خەڵکە چۆتە ناو خەڵکەوە ئێستا ئەنی تەسەور کە تر خۆمانەزان کە لافاوی خوێن هەستا بەس لە وڵاتی خوێنی لێ چۆڕێت بۆیە بە بڕای من زۆر سادەیە کە ئیتر شتی زۆر لەوە گەورەتیش دەک حتا باڵ بکەشی بۆ وڵاتەکانی تریش تەنها بە ئیسرائیل و فەڵەستین نەوەستێت ئەمە ئەتوانم بڵێم جۆرێکە لە جۆرانی لە 11 سپتەمبەرە ئەمە بە نەخشە دانراوە بۆ ئەوە بۆی پلانی بۆ دانراوە تیم و گروپی خۆیان بۆ دروستکردن بۆی کە لە کاتی خۆیان ئەم بیکەن بە شتێکی مفاجئە بۆ خەڵک بەڵام مفاجئەکە نەک بۆ خۆیان بەڵکو بەوەی کە هاتوون پلانیان کردو بۆی کە بتوانن ئەم کارەساتە جینۆسایدە بەناو خەڵکە بڵاوکەنەوە بۆیە بە بڕای من نەخێر ئەمە کارەساتێکی زۆر لە دوایە شەڕێکی زۆر لە دوایە وەکوتم احتیمالاتی زۆرێک هەیە کە بگەڕێت کە باڵ بکەشێ بۆ وڵاتەکانی تریش.